دەنگدەرانی تورکیا ڕۆژی یەکشەممەی داهاتوو بۆ دووەمین جار دەچنەوە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆکۆماری ئەو وڵاتە دوای ئەوەی هیچ یەک لە پاڵێوراوانی سەرۆکاتی نەیانتوانی بگەنە نیو کۆیەکی دەنگەکان. لە کاتێکدا سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئۆردۆغان بەهۆی خاڵە جیاوازەکانی لە خولی یەکەمدا هەست بە ئاسوودەیی دەکات، پاڵێوراوەکەی ئۆپۆزیسیۆن کەمال کلیچداروغڵو لەبارەی هێندە دۆسیەوە زمانی تونتر دەکات، بە تایبەتی بۆ دەستخستنی زیاتری دەنگی لاوان و پەرگیرە ناسیۆنالیستەکان دژایەتی پەنابەران زەق دەکاتەوە. ناوبراو دەیەوێت ئەو بێهیوایی لە شکستی خولی یەکەمی هەڵبژاردنە پەرلەمانیەکەدا تووشی ئۆپۆزیسیۆن بوو لە بیری دەنگدەران بباتەوە بۆ دەنگدانی سەرۆکاتی هانیان بدات. لە بەرامبەردا ئۆردۆغان هەمان چەکی کەمپینەکەی بەکاردەهێنێتەوە، ئەویش توانای لە نۆشەنکردنەوەی ناوچەی بەرفراوانی بمەلەرزەکە و بەڵێندان بەوەی تورکیا بگەێنێتە ڕیزی وڵاتە هەرە پێشکەوتوەکانی جیهان لە سەدەی دووەمی کۆماری تورکیادا. دێڤید هێرستی سەرنووسەری پێگەی میدڵ ئێست ئای بەریتانی لەبارەی هەڵبژاردننی تورکیاوە وای دەبینێت کە بیرمەندە لیبراڵە خۆرئاواییەکان شکست خواردوو بوون لەوەدا دان بنێن بە هێزی دیموکراسی تورکیادا، چونکە ئاکامەکانی بە دڵی ئەوان نەبوو. ئەو ڕایدەگەیەنێت کە ئۆردۆغان لە خولی یەکەمدا بە جۆرێک ئۆپۆزیسیۆنی تێکشکان 4 ڕۆژی خایاند تا لە شۆکی ئاکامەکەی دەربچن. ناوبراو بە ئاماژە بۆ گوتارە پڕ لە ڕقوکینەی ئۆپۆزیسیۆن لە دژی پەنابەرانی سووریا کە هەموو وڵاتەکەی بارگاوی کردووە، کاری سەرۆکی داهاتوو ئاسان نییە و ماوەیەکی دەوێت کاریگەریە نەرێنیەکانی ئەو گوتارە کاڵ بکاتەوە. ئەو ئاماژە بەوە دەکات کە بەشێکی زۆری سیاسەتمەدارانی خۆرئاوا پشتیوانی کلیژدار ئۆغڵو دەکەن لە دژی ئۆردۆغان، بەڵام دەرکەوت ئەوەی لە ئەنگری لە مافی پەنابەران دەکات ئۆردۆغانە لە دژی گوتارە ڕەگەزپەرستانەکەی ئۆپۆزیسیۆن کە هەموو بنەماکانی مافی مرۆڤ پێشێل دەکات، لەوەدا دەیەوێت ملیۆنان پەنابەر بۆ ژێردەستی دیکتاتۆری سووریا بگەڕێتەوە. هێرست ئاماژە بە هێزی دیموکراسی تورکیا دەکات کە ڕێژەی بەشداری گەیشتۆتە 90% دەنگدەران، لە کاتێکدا ڕێژەی بەشداری لە بەریتانیا و ئەمریکا و فەڕەنسا و میسر و تونس بە هیچ شێوەیەک بەراورد ناکرێت بە هەڵبژاردننی تورکیا، کەچی سیاسەتمەداران و میدیای خۆرئاوا ئۆردۆغان بە دیکتاتۆر ناودەبن چونکە ناوبراویان قبول نییە. ئەوە لە کاتێکدا ئۆپۆزیسیۆن کەمترین تانەی لە پاکێتی هەڵبژاردنەکانی وڵاتەکە هەیە، بەڵام هیچ تێبینیەکیان لەسەر هەڵبژاردنە پڕ لە گوماناویەکانی میسر و تونس نییە کە چەندان ئامادەکاری ئەندازیاری بۆ دەرکردنی ئەنجامێکی دڵخوازی دیکتاتۆرانی ئەو وڵاتە کراوە.